هەماهەنگی نێوان هەرێم و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوامە. لەو چوارچێوەیەشدا شقپێکردنی پێشمەرگا لەلایەن ڕاهێنەرانی نێودەوڵەتیەوە درێژەی هەیە. لەو ڕۆوە فەوجی ئاڵتونیی هێزەکانی یەکەی هەفتە لە دووەمین ساڵیادی زراندنیدا نمایشێکی سەربازی بەڕێوە برد کە وەک لە نمایشەکەدا دەردەکەوت ئاستی هێزەکانی پێشمەرگا بەرەو رزبوونەوە دەڕوات. ئەفسەرێکیش لە فەوجی ئاڵتونیی دەڵێت لە ئێستادا هێزەکانیان خۆی گرتووە و لە گەری کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کێشەیان بۆ دروست نابێت. هێزی ئاڵتونیی بەردەوامە لە مەشق و ڕاهێنان بە هاوکاری هاوپەیمانان وام هێزەیە ئەمە لە ماوەیەکی کورد توانێتی چەندین ئۆپراسیۆن دژی تاریک پەرستان و دوژمنانی کورد لە هەر کات و جێگەیەک بێ ئێمە بەرەنگاریان بینەوە لە ناویانە بین و ئەم هێزە بەردەوامە لە مەشق بەردەوامە لە ئۆپراسیۆن لە هەر کات و شوێن و جێگایەکا بێ. ئێمە هاوپەیمانان ناتوانین تهدیدیکەن، هاوپەیمانان هاوکاریمانەکەن و چەک و ئیتفاقی باشمان لەبەردەستە ئەو چەکانێکە هەبێ ئێمە لەبەردەستمانەوە بەکاری هێنین و لە ئۆپراسیۆنەکانمانە. بەڵێ ئێمە بە ناوی هێزەکەی خۆمانەوە توانم بڵێم ئەم هێزەی ئێمە ئەگە هاوپەیمانە شاوکاریمان نەکە ئێمە توانین کەوتونتە سەر پێی خۆمان و بە چەک و بە ڕاهێنان بەردەوامین کێشەمان بۆ دروست نابێت. پێشمەرگەکانیش بە بەرزبوونەوەی ئاستیان دڵخۆشن و دەڵێن سوودی باشیان لە هاوپەیمانی نێودەوڵەتی وەرگرتووە و توانای ڕۆبەڕووبوونەوەی هەر مەترسیەکیان هەیە کە ڕوو لە ئاسنوورەکانی هەرێمی کوردستان بکات. بەتاکید ئێمە وەکو هێزی ئاڵتونیی لە ئاستێکی زۆر بەرزدان ئەتوانین بەبێ هاوپەیمانانیش ڕوبەڕووی دوژمنانی کورد و کوردستان ببینەوە. بەڵێ سەرەتا بە خێراتنتانەکەم سوپاس بۆخوا هێزی پێشمەرگە ورێکی پۆڵایەنی هەیە و بەردەوامین ئێمە ئۆپراسیۆنیان پێشومان کردووە. سوپاس بۆخوا توانیمانە سەرکەوتنی گەورەتومە بکەین و لە مەتیقەی کەرکووک و چوادەوریەی و ئێمە بەردەوام ببین هەمیشە. فەوجی ئاڵتونیی هێزێکی تایبەتە و لەلایەن ڕاهێنەرانی فەڕەنسی لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی مەشقیان پێکراوە. ماوەی 2 ساڵ بەسەر دامە زراندنیاندا تێدەپەڕێت. ئەم هێزە ئێستا لە سنوورەکانی کەرکووک ڕوبەڕووی گروپا چەکدارەکانی داعشه و هاوشێوەکانی دەبنەوە. لە هەرێمی کوردستان هاوپەیمانی نێودەوڵەتی مەشق و ڕاهێنان بە چەندین فەوجی پێشمەرگە دەکات و لە ڕووی دابینکردنی چەک و تەقەمەنیشەوە هاوکاریان دەکات. هەر ئەمە شەوای لە بەرپرسانی هەرێم کردووە دژی بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران بۆ دەرکردنی هێزە بیانیەکان بوەستنەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.